کاتێک کە ئەتەوێت تۆ گۆڕانکاری لە هەر سیستەمێکا بکەیت دەبێت پێش ئەوە بیکەی بە ئەزمون بۆ چەند ناوەندێکی خوێندن. کاتێک کە ئێمە ئەمانەی سیستەمی پەروەردەیی خۆمان بگۆڕین دەبێت ئەم سیستەمی پەروەردەیە بەلای کەمەوە 10 ساڵی ئێمە لە چەند قوتابخانەیەکە تاقیکەینەوە. بەس قوتابخانە نمونەیەکان نا، دەبێت ئێمە بین لەم پەڕی ئەم هەرێمەوە بۆ ئەو پەڕی هەرێم کۆمەڵێ ناوەند وەربگرین کە کاتێک کە ئەمانەوێ هەر گۆڕانکاریە بکەین ئایا ئەم گۆڕانکاریە گونجاوە لەگەڵ ژینگەی ئێمە یاخود نەگونجاوە؟ ئایا پاشخانی پەروەردەیی ئێمە بم گۆڕانکاریانە ئەگونجێ کە ئێمە تا ئێستا هەندێک قوتابخانە هەیە 3 دەوامی تایە نییە لە قوتابخانەی حکومی یا 2 دەوامی ئێستاش من خۆم لە ناوەندی خوێندنم نانی کەمەکەی زیاد لە 40 تەلەبەی. یعنی ئایا تۆ لێرە ئایا تۆ توانیوتە ئەم کارەبایەکی بەردەوامی بۆ دابین بکەی؟ ئایا توانیوتە فێنەکەرەوەی بۆ بکەی؟ ئایا ئێمە گرفتمانە بە جدی خۆ من ئێستا گرفتی ئەومان هەیە